سڵاو دوجار شێخی ئەزهەر فتوای دا کە فرەژنی زوڵمی تایە بۆ ژنان لێکەوتەکانی ئەم فتوایە چین و هۆکارەکانی چین ئەی زانایانی تر لەم بارەوە چی ئەڵێن بینەرمانە فرەژنی یەکێکە لەو بابەتانەی کە هەمیشە مشتومڕێکی زۆری بەدوای خۆیدا هێناوە تاکو ئێستاش ئەم پرسە لەناو کۆمەڵگای ئیسلامی هەڵگری چەندین کێشەی گرانە لە نێوان زانایان و دواتر لە نێو ژیانی کۆمەڵایەتیدا گەورەترین کێشە ئەوەیە کە فیقهناس و سەلەفیەکانی کوردستان و ئیسلام وەک حکمێکی ئیلاهی نەگۆڕتەی دەڕوان و هەر دەستکاریکردنێک لەم پرسە بە دژایەتیکردنی خوا و پێغەمبەر و دین لە قەڵەم دەدەن بەڵام دوجار ڕەمزێکی گەورەی دەستگای ئاینی سونی کە شێخی ئەزهەرە دێتە گۆ و ئاشکرای دەکات کە فرەژنی بەو شێوەیە کە ئێستا هەیە زوڵمە لە ژنان ئەوەش وەک هەنگاوێکی گرنگ سیر دەکرێت لەبارەی ئەو چەقبەستووی تا ئێستا فقی ئیسلامی تێی کەوتووە و ناتوانێت لە شوێنی خۆی جوڵە بکات نەک تەنیا لەبارەی فرەژنیەوە بەڵکو لە زۆر کایتریشدا لە ڕاستیدا دەقە ئاینیەکان بە هیچ شێوەیەک مەسلەی فرەژنی بە بەشێک لە دین دانانێن بەڵکو تەنیا وەکو شتێکی دنیای سەیری دەکەن کە ئینسان دەتوانێت پراکتیزەی بکات ئەویش لەژێر کۆمەڵێک مەرج و دۆخی کۆمەڵایەتیدا واتە دەتوانرێت قەدەغە بکرێت یان سنووری بۆ دابنرێت چونکە ئاشکرایە مەسلەی فرەژنی هەر پەیوەست بۆ بەسروشتی کۆمەڵگای بەدەوی و شوانکارایی وەکو دەستی کار و بەرەمێنان سەیری کراوە واتە فرەژنی لەوێدا لە مەسلە سێکسێکە تێدەپەڕێت و دەبێت بە بەشێک لە پرۆسەیەکی ئابووری پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا لە بنەڕەتدا فرەژنی چۆن لە دەقی ئاەتی قورئان و دواتر فەرموودەی پێغەمبەردا خراوەتە ڕوو ئایا هەنگاوێک بۆ سنووردارکردن یا برەودان پێی ئایا ڕۆحی ئاینداری و خواپەرستی کە داوای دلۆڤانی و بەزەی دەکات چۆن لەگەڵ ئەم پرسەدا دەگونجێت کە هەروەکو خودی مەرجای ئەهلی سونە ئاماژەی بۆ دەکات جۆرێکە لە زوڵم لە ئافرەتان بەتایبەتی کاتێ دەبێتە دیاردەیەکی کۆمەڵایەتی شێخی ئەزهەر فتوایەکی دا لەم بینەیە جۆرێک لە زەجەی نایەوە کەوتی تەعەدود فرەژنی بەعزێک زوڵمی تایە بۆ ژن یاخود زوڵمی تایە بە ژن ئەگروا بەبێ قەید و شەرت باز بکرێت بەڕێزت چۆنە ڕۆنیتەوە فتوایە لە سەرەتا حەزەکەم باس لەوە بکەم کە تەعەدود یاخود فرەژنی شتێک نەبووە کە ئیسلام داینابی بەڵکو پێش ئیسلام ئەم بابەتە هەبووە ئیسلام کە هات مقەیەدی کرد ژمارەکەی تحدید کرد لە یەکەوە تا چوار واتە حەقێکی مقەیەدە وانە حەقێک بیکەوە کەسەکە دەستکراوە بی بەرامبەر بەو حەقە دەکرێت بڵێن ڕوخسەتێکە ڕوخسەتیش بەبێ سەبەب ڕوخسەت نادرێ هەر کاتێ سەبەبەکەش نەما ڕوخسەتەکەش نامێ چی ئەو ڕوخسەتەی باە چی ئەو سەبەبە بزانێت ئایا خۆی ئازاد بۆ نمونە لە مێژووی ئیسلامە کابرا ئازاد نەبووە بە ئارەزوی خۆی ژن بێنێ و کێشەکە لەوەیە هەر بۆیە شەیخی ئەزهەر باسی لەوە کردووە کە خەڵکانێک ئەم مافەی بەخراپ بەکارهێناوە فەهمێکی نادروستی بۆ دەقەکە بووە تەنها لە یەک ڕوانگەوە تەماشای کردووە بۆیش لە ئەنجامدا زوڵمەکە لە ئافرەت کراوە ئێمە پاڵپشتی واتە تەئیدی قسەکەی شێخی ئەزهەر دەکەین شێخی ئەزهەر دکتۆر ئەحمەد طەیب کەسێکی شارەزایە و کەسێکی بەتەقوایە و ئێمە سەردانی ئەومان کردووە لە مەشێخەی ئەزهەر بینیومانە لە نزیکەوە ئەم بابەتە بابەتی فرەژنی یاخود تەعەدود ئەمە لایەنی هەیە لایەنی دەرونی نەفسی تێدا هەیە و لایەنی کۆمەڵایەتی تێدا هەیە و لایەنی دینی تێدا هەیە شەرعی پێویستە ئەو لایەنە هەموو ڕەچاو بکرێ ئەگەر لە لایەنی شەرعیەکەەوە باز بکەم ئەو دەقە ئەمر ناکا بە ئەوەی کە کەسێ ئەبێ زیاتر لە ژنێک بینی بەڵکو ئەمە حکمەکەی ئیباحەیە واتە خەڵک بۆی هەیە ئەی باش زانانی دینی بووە ئەیکەن بە هەرا کاتێک کە یەکێک باس لە تەقیدی ئەکات بۆ منە خۆی قورئان خۆی تەقیدی کردووە دەفەرمی فەئین خفتم ئەللا تعدیلوا فواحدة مەرجی بۆ داناوە مەبەست لە تەقیدەکەیدا مەرجی بۆ داناوە و ئەوەی کە دکتۆر ئەحمەد طەیبش باسی لێوە دەکا ئەڵێتن کە ئەم عەدالەتە ئەبێ پێشوەخست کەسەکە لە ڕووی دەرونیەوە خۆی بناسێ کە عەدالەتی پێ ئەکرێ و ئەتوانێت عەدالەت ئەنجام بدا نەک بستە ناو پرۆسەکەوە وەکو تەجروبە بڵێ من ژنەی دووەم و سێم و چارەم ئەهێنم ئەگەر توانیم عەدالەت بەکاربێنم ئەوە بەردەوام بە ئەگەر نەمتوانی ئەوانە لێیان زیان مامۆستا بۆ ئەدرێتە دەست پیاوەکە خۆی بۆ قەزا قانون ئەوە نەکە
پیاوێک ئەڵە من دوژنێنم یا ئەیکەم بە 3 و 4 وەکو ئێستا لە کوردستان هەیە لە قانۆنەکانە ئەبێ ئەو پیاوە مەسەلەن کۆمەڵە مواسەفاتی تیا بێت ئەو دەخلەی بۆ نمونە بەشی ئەواکە لە ڕووی جنسیەوە دەرەقەت هەیە لە ڕووی نەفسیەوە ئەو کەسایەتی هەیە بتوانێت نزاعی بین یعنی ئەمانە ئەبێ بڵین مقەید بن نەک پیاوەکە خۆی بزانێ هەموو پیاوە لە من عادلم کەس خۆی بە پیاو خراپ نازانێت هیچ کێشەیەک نییە ئیسلام لەگەڵ ڕێخستنی کارەکانە لەگەڵ ئەوەی کە کارەکان بە جوانی ئەنجام درێ و ئەنجامەکانی ستەمی لێ نەکەویتەوە ئەگەر بدرێ بە قاضی هیچ کێشەیەک نییە و بەڵکو پێویستیشە بەڵام ئەمە ناڵێن با قاضی ڕێگربی مەنعبی لە تعدودەکە بەڵکو بە پێی دقەکە کە هاتووە کار بکاتن کە دقەکە بەخۆی شەرتی تێدایە مەرجی تێدایە ئەگەر کەسەکە مەرجی تێدابی ئەتواندرێ تعدودە بکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر سەیری بابەتی فرێژنی بکەین بۆمان دەردەکەوی کە خەڵکانێک ئیمڕۆ کاتێک کە فرێژنی دەکەن تەنها لێک ڕوانگەوە بابەتەکە سیر دەکەن و تێی دەڕوانێن ئەویش بابەتی لایەنی جنسیەکەیەوەیە یاخود حەز و ئارەزوەکەوەیە لە ڕاستیدا دەکرێت ئێمە بڵێن بابەتەکە تەنها مەسەلە کە جنس نییە ئەوەی کە ئیسلام دەیەوێ ئەوەیە کە کاتێکە لە ناو کۆمەلگادا گرفت دروست دەبی خەڵکانێک ئافرەتانێک کۆمەڵێک منداڵیان هەیە مێردەکانیان شەهید بووە یاخود مێردەکانیان لە کارەساتێکی ڕووداوێکی ئۆتۆمبیل یاخود هەر بابەتێکی تردا لەدەست داوە ئەم کۆمەڵە منداڵە ئەم ئافرەتە بێ سەرپەرشتیار بێ کەس ماونەتەوە بەس مامۆستا واقعەکە ئەوە بەس ئەگەر بمبورە بەبەسمەوە و ئەو واقعە کۆمەڵایەتی کە تعدود ئەیبینین ئەوە ئەسلمێنێ بۆ نمونە کابرا بە شوێن جوانترین کچە ئەگەڕە دەستیکەوێ بە شوێن کەسێکە ناگەڕە مناڵی هەبێت ئەو بۆ ئارەزوو ئەیهێنێ ینی ئاەتەکەش مطلقە مقەید نییە بڵێ ئاەتەکە من باسم کرد مەسەلەی مقەیەدی خۆی دەفەرمی فەئین خفتم ئەلا تعدیلوا فواحدة عەدالەت دەستەوازەیەکی فراوانە زۆر شت دەگرتەوە مەسەلەی ئەوەی کە ئێستا ئەمە ئەوڕۆ دەیبینین خەڵکانێک کە ژن دەیێنێ ناچی ئافرەتێک بینی کە کۆمەڵی منداڵی هەیە ئافرەتێک کە مێردەکەی لێ جیابۆتەوە لەبەر هۆیەک لە هۆکارەکان یان ئافرەتەکە مێردەکەی لە دەستداوە نەماوە پێویستی بەسەر پەرشتیار و بموعیلێکەیە ناچی ئەمە بینی ئەچی لە دوو کتێگە گەڕێ بۆ لایەنی حەز و ئارەزوو تێیدا ڕەچاو دەکرێت ئینسان گە بیەوێ غەریزە تەفریق بکە و غەریزەکەی خۆی تێر بکە ئەتوانێت لە هەر ئافرەتێکە ئەم کارە بکە هەموو ئافرەتێک ئەو ئامادەی تێدایە کە غەریزەی ئەو ئیستیجابەی بۆ غەریزەی مامۆستا بمانەوە یان ناجوانی ئافرەت پارەی ئافرەت ئەوانە دەوری زۆرە ینی غەریزە خۆ ئەوە نییە کار بێت ئافرەتی جوانی ئەوێت ناگەڕێ بە شوێن کەسێکە بەڵێ کە باسم کە ڕەهەندە ئیجتیماعیەکە خەڵک تەنها لێک ڕوانگەوە سەیری دەکا لە ڕوانگەی ئەوەی بەس تەنها حەز و ئارەزۆکەی خۆی ئەمە هەڵەکە لەوەدایە واتە دقەکە دەقۆزیتەوە فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع هەر ئەوەندە نایەتە سەر بڕگەی دووەم و نایەتە سەر ئەوەی کە ئەو ئافرەتە یەکەم کە هەی بووە کاتی خۆی کە پێی دراوە داوای کردووە و کەسی ئەو ئافرەتە ئەو کەسیان بە ئەمیندار زانیوە متمانەیان پێ کردو ئافرەتەکەیان پێداوە ئەویش ئەو ڕۆدێت تەنها لەبەر حەزی خۆی تعدود خیانەتە من نەموتوە خەیاتە بەڵام لێرە پێویستە ڕەچاوی ئەوە بکرێت کەسەکە یعنی ئەگەر هیچ کێشەیەکی لەگەڵ ئافرەتەکەی نییە لەوانەیە لە هەندێک حاڵەتە لە هەندێک سیفەتە ڕاشی لەو ئافرەتە نەبی بەڵام کۆمەڵێک سیفەتی باشی تری هەیە نابێ ئەوە بک بقۆزیتەوە بک بە حجە بۆ ئەوەی بک بە هاوسەریچکە بۆ بدۆزیتەوە لەبەرەوەی لە ڕووی دەرونیەوە ئەم ئافرەتە ئەزیەت دەدا مامۆستا دوا پرسیارم تەحدیدی یەکەم بەڕێزت لەگەڵ تعدودای یا دژیت من ناتوانم بڵێم لەگەڵ تعدودانیمە لەبەرەوەی تعدودەکە تعدود ئەوەندە دەڵێم تعدود ئەسڵ نییە لە ئیسلامدا ئەگەر ئەسڵ باە خوای تەعالا بۆ ئادەم دوو هاوسەری دروست دەکرد بەش بە حاڵی خۆم وای تێدەگەم لە ڕۆحی شریعەت کە ڕۆحی شریعەت ڕۆحی ڕەحمەتە ڕۆحی عەدالەتە ڕۆحی بەزەی بە یەکتر هاتنە نابێت تەنها بۆ حەز و ئارەزوویەک ئەم ئافرەتەی یەکەم وەلاوەنێ ئەوەی دووەم بەسەری بینیتن ئەمڕۆ زۆرێک لە زانان و خواز و ڕۆشنگەرەکان جەخت لەسەرەوە دەکەنەوە کە پرسی فرژنی بەو جۆرەی ئێستا لە جیهانی ئیسلامیدا برەویستەندووە پێچەوانەیە لەگەڵ دەقی قورئان کە بەڕاشکاوی سنووری بۆ ئەم دیاردەیە داناوە و لە بنەڕەتدا بۆ کات و شوێنێکی دیاریکراو بووە ئەمانە چۆن دەتوانن بەڵگەکانی خۆیان بسەلمێنن
لە نێوان توراسی ئیسلامی و شەریعەتدا. وەک زانیمان شێخی ئەزهەر وتی وەک فتوایەک کە فرەژنی زوڵمی تایە بۆژن بەم کەلیمەیە بەم ڕەهاییەی کە لە ئێستا هەیە بەڕێزت پێت وایە ئەم قسێ تا چەند دقیقە لە ڕووی شریعەتەوە؟ والله ئەم قسەیە تا حدێ دقیقە بەڵام تا حدێش ینی مەجای نەقدی تێدایە. فرەژنی لە ئیسلامە بە بۆچوونی هەندێک زانانی معاصرین توێژەرانی معاصرین کە قورئانە فەرمێ وإن خفتم ألا تقسطوا في اليتامى فانكحوا. باش ئەبا لێکۆڵنەوەیەکی عمیقی دەوێت ئەبێ هەندێک بە جوانیشی بکرێتەوە. وإن خفتم جملەیەکی شەرطیە وایە وإن خفتم إن شرطة جوابي شرط وإن خفتم ألا تقسطوا في اليتامى جوابكي فاء مرابطة فانكحوا كواتا بمبورە بیکەی بە کوردی بۆی ئەیکەم بە کورد ئینشاءالله. ئەم ئاياتە بۆ ئەو وەختەی کە سەردەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە لە سوورەی نیسا تەبیعی هاتووە بۆ ئەوەی کە غەزا زۆر بوو، شەڕ زۆر بوو، کە ئافرەت زۆر بوو، بێوەژن زۆر بوو، منداڵ لەو گۆڕەما کەس بە خێوی نەکرد. واضحە؟ لێرکانە خۆی گەورە فەرمووی وإن خفتم ألا تقسطوا في اليتامى ئەگە ئێوە ترسان عدالت لە بینی ئەتیوەکان نەکەن کەس نەبی بە خێویان بکە سەرپەرشتیان بکە ئینجا فانكحوا. باش واضح بوو؟ کەواتە ئەمە شەرتە و جوابی شەرتەشی فانكحویە. مادەم شەرت دانرە ئوستاز ئەم جۆرە نسووسە ئەم جۆرە نەسا کە شەرت هاتە گۆڕێ ئەو کاتەی هەر کەس بە کەیفی خۆی ناتوانێت دەستکاری بکە لەبەر شەرت و جوابی شەرتی تێدایە. ئەمە معروفە مقررە لە لوغی عەرەبیە. بەڵام مامۆستا بەم قسەی بەڕێز بێت تەنیا لە کاتی غەزەواتە ئەو کاتێ ئەمە ظاهیرەیەکی موقت بوو بۆ کاتێکی موقت بۆ هێندە تەضیقی تێدایە بۆ هێندە یان پێتوانێت تعەدود لەسانیە؟ بەڵێ پێت وایە ئێستا تعەدود نابێ بکرێت؟ ئێستا تعەدود ئەگەر بە مەفهومی ئەم ئاياتە بێ وەکو ئێمە تێبگەن تعەدود بەم شێوازە نابێ هەر کەس کەیفی خۆیەتی ببێ بە هەڕاو ببێ بە فەوزا و چیمارە دەکە. ئەسڵەن ئەم قورئانە ئەم ئاياتە کە بە جوان لێک لە خزمەت بەم شێوەیە ئەمە پرسیارەکەت لێ بکەم ئایا تعەدود ئێستا حرامە؟ بەم شێوازەی ئێوە ئێستا ئاوا تێگەیشتون حرامە بۆ زوڵمی تێدا. یەکەم دووەم ئەم ئاياتە کە باس دەکا باسی بێوەژن دەکا و دایکەهەتی و کە لەو گۆڕەماوە کەسێ بە خێویان کە یعنی ژنی دووەم نابێ کچ بێت؟ ژنی دووەم کچ بێ نابێ. زۆر واضحە. وإن خفتم ألا تقسطوا في اليتامى إنجا فانكحوا في اليتامى خۆیەوە شەرتەکەی لێرکوانە ئەگە ئیقساط و عەدالەت نەبێ لە هەتیوەکان ئەوجا فانكحوا. بمبورە کەواتە بەم ڕای بەڕێزت بێ ئەبێت تۆ بێوەژنێک بێنیت بێوەژنەکەش هەتیوی هەبێ کەس نەبی بە خێوی بکە کەس نەبێ سەرپەرشتی بکە ئەم کاتێ ئەبێ وابێ ئەگەر بە شێوازی کە تێگەشتنی ئێستا بێ گەنجەکان لەو گۆڕەی ماون و توانایان نییە و کچ بێنن و ئەم جۆرەشتانە فەوزا ڕوودەدا. بەڵام ئەگە ئاوا بێنە بێوەژن دەمێنێ نەهەتی و لەوێن دەبێ بە سەرپەرشتی دەمێنێ ئەمە عەدالەت و سەراحەتی قورئانی پیرۆزە و سەردەم پێغەمبەر سەڵسەڵام هەروە بووە. ئەمە سەحابەیەک لەو لا شتێکی کردووە سەحابە شتێکی کردویانەکە پێغەمبەر خەسیسەی پێغەمبەر سەڵسەڵام 9 بە 12 بوو بە پێ اختلافی ڕیوایات پێغەمبەر سەڵسەڵام خەسیسە بوو بۆ پێغەمبەر بە پێ مەقاصدێکی سیاسی بێ ئەگە هەر جۆرە شتێک بێ باشە ئەم جۆرە خەسیسە بووە بۆ پێغەمبەر سەڵسەڵام ئەگەر شتێک پێغەمبەر بکات دەوا دەبێ ئەمە سونەتە نۆ بێنین ئەم شتانە نییە. ئەمە بەس ئەمە بە جوانی ئەگەر تەفسیر بکرێتەوە وەکو خۆی لە لوغەی عەرەبیە خوا دەفەرمێ وإن خفتم ألا تقسطوا في اليتامى ئەگەر یەتامان نەبوو ئەگەر یەتامان نەبوو نابی کەسێک وەڵڵا لەو چار کچ بێنێ ئاەتەکە فەرمێ فانكحوا ما طاب لكم من ئەوجا پاش شەرتەکە پاش شەرت و جواب شەرت پاش شەرت و جواب شەرت ئەوجا فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع. باشە ئەو پێت وانێ مامۆستا بەم تەفسیرەی بەڕێزت تۆ حديث ضربي صفر قربان حديث أجا بيغمبر فرموتي صد لصد على العين وعلى الرأس بلام أم جورا كزيادة لصدان هزار حديث بيغمبر خدمت كم صد لصد يعني لا قربان كموافقي قرآن بحديث موافقي قرآن بأما زور ضروري دو صدان هزار فرمودي بيغمبر إمامي ذهبي ده فرمي هامو فرموده كاني صحيح بيغمبر نابت أتسار هزار هم صد هزار حديث لا شيء هاتوا هم الروايات كعبي أخبار أم جور اشتانا أما ناخوا أيس قرآن هي حرشتك بيتواني قرآن بول ناجيري قرآن أبي معيار بي بس بيتواني مثلا علي كوري أبي طالب عليه
القورآن حمالة أوجه حمالة أوجه التواني دزور بألف شاكا هر وجهك كثير. بوكاتي خوي بكارديني أما قصة إمام علي عليه السلام زور جوانا بلام هر وجهك بوكاتي خوي بكارديني كبكلكي أم كاتبه أو كاتي كنصك بكلك دو كاتي بكارديني قرآن بسرعة يعني نتشوى بلام تيجيش نكبه تعددك بكرتي بلى شلون تعددي سيري زوجات نابي خلق بناو كيف خوي كتبينه أو كاتي تعدد أكي شرط وشروط كخزانة كت هندك مرج بين نخوش به دو أبي بوجن به بسرفرش به أو كاتي هتيوي هبه وكو قرآن فرمي كقرآن رجعي بيداوين هم بمشي وازر رجعي بيداوين لا همو زاناني لغة عربية معروفة كالشرط والجواب الشرط هذا صاري تكون سكنات ما مثلا استا مثلا حكومتي تونس حكومتي هرمي كردستانش بعض قيد الشرطي دانا وبو تعدد بتاعتي تونس هر بجاره قد غيكردو بيتوا زور العلماء بيانوا او كفره هربوا هو شو وك باسم ازهر تونسي در كردو لنا جامعي او زور علماني كاما بكفر اظانا اما علماء تراثين ميجو نق علماء قرانين كالعمق قرآن تبين مقاصد لسطا نو لسطا نو كيف يخوت لسطا نوتو نو بوي نوش بقرآن مان هي خواد فرمو إن خفتم أن لا تقسطوا في اليتامى أجا إيوه نتو أنتواني عدل لبنيهتي وكام لكن إن زافن كيتواني بمتى وأنا كريبوي كقرآن والله أنت إذا طعنت من خلفي فاعلم أنك مقدم حتما إما ضرب ما لا أدري أبين بضحية بلام أما فكرك وراسيك أبي أشكرها بخلق مزاني حقيقة أما تعدد بمشي وازاتو جنته يا مشكلين بتشي كتيك بيني أنا حرام والله ما مسا ديسانو كباستو يعني إيمانه بتعدد بشويتر بس أو تعددش ديسان ظلمي تيا بو زوجك أجر أم تعددش رفض بكر ديسان ظلم لا أفرد ذكري زاري ويا بون مناسطة حفتى آفرتك وما جاء آفرتك بش تشي أما شو زين ليش ولا سطح حفتى أساس داني سطح هم شراك العراق أبو أساس بياو زيترا لا قربان أوش ثانية والله صار جايش بياو لا ببي إحصائيات رسمية مش إحصائيات ما لبرز دستك 2 مليون آفرتي بوجل يصل العراق يا كز نازل بس وكو نسبتي نيرو 100 ببي إحصائي رسمي بياو لسطح أي أو 2 مليون آفرتي بياو لسطح بنجاويكا جن لسطح شلون إيه باش أو 2 مليون آفرتي بوجل سيان اللي بكري أي قرآن حل مشاكلنا أي قرآن آخر ما كحل مشاكل حل 2 مليون آفرت بالوينا منه لا با 2 مليون آفرتي بوجن لوينا منه هاتي ولوينا منه بو منسم كتشيك بنم با كتش جنجك معري بك لولا يا با منسم بوجن هيك بينهم زور باشتر 2 مليون آفرت هي بس كتو 2 مليون آفرت اي ب 2 مليون بياوي خاونجن يعني ظلم ل 2 مليون تركت لا أخي قلتم شرط أجر وانا بوافرت أنا رولا شيب كان من أليم آفرتي كنا بك خزاني خويا مشكلين بتشيك معري بك أما حرامة لە کۆمەڵگەی کوردستاندا دۆخی فرەژنی چۆنە؟ ئایا بووە بە دیاردەیەکی بەرفراوان بە تایبەتی دوای ئەوەی لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک مەرج بۆ ئەم پرسەدانراوە؟ ئایا بەکردەوە یاسا توانیوێتی سنوورێک بۆ فرەژنی دابنێت؟ ڕەهەندە کۆمەڵایەتی و تاکە کەسی و خێزانەکانی ئەم کێشەیە چۆنن؟ بە تایبەتی لە پەیوەست بە مافی ژنان و مافی ئافرەتان. مەسەلەی فرەژنی لە کۆمەڵگەی کوردەوارە زۆر باسەکرێت وەڕێزە بزانێت فرەژنی بۆتە دیاردار لە حاڵەتی تاکە کەسیایە چەند کەسێکە زۆرە پێتوان دیاردەیە حاڵەتە ئێستا بۆتە دیاردەیەکی باوی گەورە لەناو کۆمەڵگەی کوردەواریە من ناتوانم بە داتا پێت بڵم ژماری ئەوەنە داتام لایە ئەمەنە ژمارەیە ساڵانە زیاکە ڕێژەکەی بەسا ئەوەنە زیاکە لەبرۆ تا ئێستا ئێمە فەرمانگەی ئاماری ئێمە داتایەکی ڕسمی لەبەر دەسانیە بەڵام ئەوەی کە لە دادگاکانە وەرماگرتوەکو داتا و زانیاری ساڵانە بەلایانی کەمۆ ڕێژەی سەر و 20,000 خێزانی دووەم پێک ئەهێنێ باشە لە کوردستان ئێمە یاسامانەیە قەدەغەکردنی فرەژنی یعنی چی لە باتی کەمکە زیای کردو بەسە ئەوەی کە لە ئێستا لە کوردستان و لە عێراقا بە گشتی کارپێکرا و کوردستانیش بەشێکە لە عێراق یاسای ژمارە 1970 ساڵی 1950 ئەم یاسا لە هەرێمی کوردستانە باسای ژمارە 15 ساڵی 2008 هەموار کراوەتەوە بەڵام ئەوەی کە هەموار کراوەتەوە ئەوە نەبێ قەدەغەیکە کۆمەڵێ مەرجی تری داناوە ئەم مەرجانەش خۆی گرنگی یاسا لە چیا گرنگەکەی لەوەیە نیە دەقەکانی چی ئەگرێتە خۆی گرنگەکەی لەوەیە کە جێبەجێ کرێت ئەم یاسای ژمارە 15 کە بوونی هەیە ئێستا هەموار کراوەتەوە جێبەجێ ناکرێت ئەوەی کە پێویست بێ ئەمە حاڵەتی یەکەم ئەوەی کە یارمەتی ئەوە کە دیار دەکە لە هەڵکشاناوێ زیاکە بوونی یاساکە خۆیەتی یعنی تۆ ئەبێ قەدەغەیکەی بۆ ئەوی دیار دەکە بنە بڕکەی نەک ئەوەی بێ من هەمواری کەمەوە ئەمە خاڵ یەکەم خاڵی دوم ئەو یاسایی کە هەموار کراوەتەوە
ئەبێ بچیتە ناوەڕۆکی یاساکە باسی چی ئەکات چۆن هەموار کراوەتەوە مەرجەکانی چی خاڵەکانی چین باشە دکتۆر با من بێمە پێش ئەوەی بێمە سەرەوە بە ئەوەش تەواو بکەم ئەمێ هەرچی یاسایەکە هەموارەکرێتەوە لە هەرێمی کوردستانە بۆ پێی هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵیە لە عێراقا ئەبێ ئەو هەموارکردنەوەی یاسا بە هیچ جۆرێک پێچەوانی دەقەکانی دەستور نەبێ یاخود پێچەوانی ئەو یاسایانە نەبێ کە بوارێکی تایبەت دیاریەکە لە مادەی دوی دەستوری عێراقیە هاتووە لە بڕگەی یەکەما فەقەری ئەلف و باقی ئەلفەکەی تیاتیاڵە نابێ یاسایەک لێ بشوێن بێ پێچەوانی بنەماکانی ئەحکامی ئیسلام بێ بڕگەی باقی کە باسەکە ئەڵێ نابێ هیچ یاسایەک بچوێن بێ کە پێچەوانی پرەنسیپەکانی دیموکراسی بێ هەم یاساکە و هەم هەموارکردنەوەکە کۆمەڵی پرسیاری زۆر هەڵەگی بزەبت هاوکاریشە لە ئەما کاتە بۆ هەڵکشانی دیاریفرژنیەکە دیاردەی فرژنی لە ئێستا پێتوانیە بۆتە هۆکارێک بۆ لەکترازانی خێزان کۆمەلگا ئەگەر بیباسی دیاردەکەکەی ئەبێ لە سێ ڕوانگەوە فرە ڕاندە دیاردی فرەژنی ئەگەر بیباسیکە ئێمە لە سێ ڕوانگەوە ئەتوانی دەستی بخینە سەر و گرنگە یەکەم لە ڕوانگەی ئەو کەسێک کە ڕاستە و خۆ لێکەوتەکەی بەرەکەوێ کە هاوژینە کە هاوسەرەکەیە بەڵێ ینی ژنەکە لایەنی دووەمی بریتە لە مناڵ یەکەی خێزانیەکە کە کۆمەلگا پێکەنی لایەنی سێم لایەنە کۆمەڵایەکێتی هیچ یاسایەک هەم ئەوەی کە هەموار کراوە هەم یاسای کاروباری کەسێکە ناگەڕێتەوە بۆ ژن وەکو بوونەوەرێکی سەربەخۆی خاوەنکەیان خاوەن کەسایەتی خاوەنویست و ئیرادا لە هەمان کاتەوەکو یەکێک لە لایەنەکانی گرێبەستەکە چکە مەزانی گرێبەستی هاوسەرگیری گرێبەستێکی دوولایەنەیە بەڵام ئەوەی کە هاتووە هەم لە یاسای کاروباری کەسێکە هەم هەموارکردنەوەکە داوای ڕەزامەندی ژن ئەکا کە تۆ داوای ڕەزامەندیت کرد بزەبت ئاسانە ئەکرێت لە ژێر پێویستیا بێ ناچارە باسی پێویستیەکەکەم ئەشی لە ژێر پێویستیا بێ کەسێک نییە بیگرێتە خۆی خێزانەکەی نایگرێتە خۆی خۆتە زانیدابوونەری و کولتوری کوردەواری حاڵەتی جیابوون و یا تەلاقیانی زۆر لا قورسە دەبەرەوە ئەی خاتە ژیانێکی قورسی گونەمەرگی و بەلای زۆر ئاسایە بەڵام گرنگ ئەوەی ناوی کەسی تەلاقیراوی بەسەرانە سەربەخۆی ئابووریش ڕۆڵەکی کاریگەرە بینێ کە تۆ کەسەکە نتوانێت پشت بەخۆی بەستێ لە ڕووی ئابووری و تۆ چۆن ئەتوانێت خۆی بەڕێوە بەرێ باش لە هەمان کاتیشە ئەمە تۆ لێکەوتی دەرونی شێبێ لەسەر هاوسەرەکە بەڕاستی ئەوەی کە باسەکرێت لە یاسا یا لە ئاینە باسی ئەوەکە ئەبێ ئەمە عەدالەت دروست بێت ئەوەش کەماوەتەوە هەر لەکترازاوێکی کۆمەڵایەتی بەڵام لێکترازاوەتەوە بەڵام بە فۆرمە کۆمەڵایەتەکەی ئێمە پێڵن خێزان ئەگینە بشۆرە ناویش بنەماکی خێزانی جۆرێک لە نیفاقی کۆمەڵایەتی بەتەئکید جۆرێکە لە نیفاقی کۆمەڵایەتی کێشەکە لەوەیە کۆمەلگا ڕووکاری جوانی بوو ئەکا مجاملەی بوو ئەکا پێشی قبوڵە لە ژێر پەردە خۆی یاساکە بواری پیاوە یاساکە ئەڵێ ئەگەر ژنەکە ڕەزامەند بێ بێت واژووکە ئامادە بێ و چەندەوە کارێکی تریشی دیاری کردووە کە ئەشێ بۆ نمونە حاڵەتی دەرونی ژنەکەی توانای مادی پیاوەکەی یا یەکێک لە بیانەوە پاساوەکانی تر ئەوەیە کە ژمارەی ژن زۆرە مشکلێکی ترمان هەیە تۆ لە دەرەوەی ئەمەش کابراچە لە خانەکەنیا لە کەرکووک ژنێ بەڵ ئاخر خۆی کێشەکە لەوەیە ئێستێ بەسەر ئەوش لێکەوتە کۆمەڵاتەکانی چۆن و چۆن ئەوێ چارەسەری کرێ ئەوەی کە دوو جۆر زەواژمانێ زەواجێگەی لە ناو محاکمە ئەکرێ زەواجێگەی لە دەروی محاکمە ئەکرێ ئێستا زۆر جار زەواجی دووەم کە ئەمە کە فرەژنیەکەی بەڵ ئەکرێت لە دەروی دادگا بکرێت دوای بچنە بەردەم دادگا بۆیان تەزدیق یا ئێستا مۆدیلێکی تر هاتووە ئەچێ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقی لێبەستەکە ئەکەن دوای ئەگەڕێتەوە هەرێمی کوردستان یا تەزدیقێکە یا هاوسەرەکەی بە جۆرێک لە جۆرەکان ئیجبارێکە کە بڵێ من ڕەزامەندم بۆ بە ئەمری واقع مامەڵی لەگەڵاکەی زۆر جار دوای ئەوەی کە مناڵ دروستە بێ تۆ مامەڵی لەگەڵ مناڵاکەی بە پێتوانێت فرەژنیە شڵەژانێکی دەرونی گەورە بۆ مناڵەکانی ژنی یەکەم ئێستا مەسەر لێکەوتەکانی لەسەر مناڵ ئەوەی کە لە یاسا باسکراوە بەس لێکەوتەکانێتی مامەڵەکردنە لەسەر ژن بی ئەوەی بێتە سەر ئەوەی کە لێکەوتەی لەسەر مناڵ لەسەر کۆمەلگا چییە بەنسبەت ژنە ئەوتمان لەلایەنی ئابووری و کۆمەڵایەتی و دەرونیەوە شڵەژانی بۆ دروستە کاپتێنەتەیە چکە هیچ کەسێک لە دنیا حەز ناکە کەسێکە هاوبەشیکە لە هیچ شتێکە چجای ئەوەی لەگەڵ هاوسەرەکە یابێ بەنسبەت مناڵەکانەوە ئاشتەوایی خێزانی تێگەیە بتێ و نەتەوە یەک خێزان دوو خێزان چەند مناڵێک کە دروست ئەبێ پەروەردەکردیان ئەستەمترە بێ قورسرە بێ لایەنی ئیداریان لە ڕووی داهات و بەخێوکردن و بەڕێوەبردنەوە لە هەمان کاتا قورسە بێ ئەجابێ ئێمەش ئەوە بزانین مناڵ چی ئەبینێ مناڵ ئەوە ئەبینێ کە خێزانێکی ئاساییە بانی هەڵە سێ دایک و باوکی ئەبینێ بەڵام کە حاڵەتی دوژنی دروستە بێ بانیانێکی بینێ بانیانێکی تر نایبینێ بە تایبەتی ئەگەر تەمەنەکە مناڵێ شڵەژانی دەرونی بۆ دروستەکە بزەبێت بێ لەوەی کە ئیتر ئەشێ پەروەردە ئەگەر هۆشیارێکە زۆر ئاستێکی بەرز نەبێ تۆ مامەڵ لەگە سایکۆلۆژیەتی مرۆڤاکەی ئەشێت ڕق دروستکا لە بینی خوشک و برا لە بینی خێزان و خێزان کێشەیەکی بەردەوام ئاڵۆزێکی بەردەوام
بابی مەسەر ئەوەی کە کێشەکە چییە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمە هەر ئەوە نییە کە دوو خێزان یا فرەژنی دروستە بێ یا ئاشتەوایی خێزانی تێکە زۆر جار نەعەدالەتی کۆمەڵایەتیش دروستەکە کە نەعەدالەتی کۆمەڵایەتی دروست کرد تۆ ستراکچەری کۆمەڵگە بوونەی کۆمەڵگە ئەشڵەژێنی کە شڵەژانە بە جۆرە لە جۆرەکان ئەشیا ئیتر تۆ چاوەڕی هەموو شتێکە ینی کەسێکە 12 مناڵی ئەوێ چاوەڕی ئەوەی کەی پزیشکێکی لێ دەرچێت یاساناسێکی لێ دەرچێت لەوان کەسا کەسێکی تیرۆریستیش بەرهەمدێنە لەگەڵ بەرەو پێشچوون و گەشەکردنی ژیانی کۆمەڵایەتی و ئابووری ڕوانگە بۆ ژن و فرەژنی گۆڕانی بەسەردادێت و ئێستا هەوڵ دەدرێت ماف و پێگەیژن لە جیهانی ئیسلامیدا لەگەڵ بەها مرۆییەکاندا هاوتا بکرێت.